زانیاری کلیل میدیا. پەنیری گوێ درێژ. پەنیری گوێ درێژ بە نرخترین پەنیرە لە جیهان و نرخی هەر کیلۆیەکی دەگاتە سەروی $1000. ئەمەش لەبەر ئەوەی تەنها یەک کێڵگا لە جیهاندا ئەم پەنیرە بەرهەم دەهێنێ و دەکەوێتە وڵاتی سەربیا ئەم کێڵگەیە. ئەسپی ئەخەلتێکی گرانترین و جوانترین جۆری ئەسپی ساڵی 2021 دەرچووە کە نرخەکەی دەگاتە $100,000 ئەمریکی بەهۆی دەگمەنیەوە کە لە تەواوی جیهاندا کەمتر لە 8,000 هەن و زیاترینیان لە ئێستادا لە وڵاتی ڕووسیا و تورکمانستاندا دەژین. ڕەنگە دەگمەنەکانیان زیاتر بە زێڕی و کرێمی و سلڤەر و ڕەش و سپی ناسراون. ئاسکی ڕیندار. ئاسکی جۆری ڕیندار تاکە شیردەرە کە ڕەنگی چاوی بە پێی وەرزەکان دەگۆڕێت. لە هاویندا ڕەنگی چاوی قاوەیی دەگۆڕێت بۆ شینێکی تێر. لە زستاندا ئەم جۆرە گۆڕانکاریە یارمەتی دەردەبێت بۆ ئەم ئاسکە بۆ بینینی باشتر لە شەوە درێژەکانی زستاندا. ماری بۆمسلانگ. جۆری ماری بۆمسلانگ لە ئەفریقیا دەژیت. ژارەکەی تەنها نابێتە هۆی مەینی خوێن بەڵکو وا دەکات خوێن لە هەموو کونیلەکانی لەش فڕێ بداتە دەرەوە. وەروەها کە ژەهرێکی زۆر مەترسیدارە بۆ مرۆڤەکان. باڵندەی ئیجیپتن پلۆڤەر. جۆری باڵندەی ئیجیپتن پلۆڤەر ئەو باڵندەیە کە هەڵدەسێت بە خواردنی ناوددانەکانی تیمسا و بۆ پاک دەکاتەوە. بۆیە هۆکاری ئەم باڵندەیە بۆ پاک ڕاگررتنی ددانەکانی تیمسا و تیمساکەش بەرامبەر ئەوە باڵندەکە ناخواتن. هەنگی بومبلی. جۆرە هەنگی بومبلی تاوەکو بەرزی 30,000 پێ دەفڕێت کە ئەم ڕێژەیە زیاترە لە بەرزی چای ئەڤرێست. زۆر سوپاس بۆ سێکین تاوای ڤیدیۆکەمان. زانیاری کلیل میدیا بەردەوام دەبێت. گەر ئێوەی خۆشەویست پشتگیری ئەو پارچە ڤیدیۆی بکەن و کە بڵاومان کردوتەوە ئایا بزانم لە ناو کەناڵەکەمان و بزانین فانی ئەم بابەتەمان هەیە لە ناو کەناڵەکەمان. گەر پشتگیری ئەو ڤیدیۆی بکەی و لایک و کۆمنت و شێر بکەی و باوەڕەکانت بنێری و گەر سوودبەخش بووی ئەوە پشتگیریمان بکە بۆ ئەوی بابەتی زیاتر بڵاو بکەینەوە و لەو جۆرە وەزانیاری زیاتر بە ئێوەی خۆشەویست بدەین. ئەم ڤیدیۆیە تەنها بەشێکی کورتماندانەوە وەکو تێستێک بۆ ئێوەی خۆشەویست. گەر بزانین پشتگیریمان دەکەن لەو جۆرە بابەتانە و بابەتی زۆر زیاترتان پێشکەش دەکەنەوە زانیاری زۆر زیاتر و هەموو ئەو شتانەی کە نەبیستراوە و نەتان زانیوە لە کەناڵەکەی ئێمە دەیبیستن. وارووا لایک و کۆمنت و شێرتان لەبیر نەچێتەوە سەبسکرایبی کەناڵەکەمان بکە و زەنگۆڵەکەشدا بگرن بۆ ئەوی تۆی خۆشەویست یەکەمین کەسبی کە بابەتەکانمان ببینی. واروها سناپچاتەکەشمان ئاد بکە بە ناوی کلیل میدیا بۆ ئەوی ناوت بسێتە ناو تیر و پشکۆ بخ ئەوان خەڵات. هەموو کار لەگەڵتانین لە کلیل میدیا.